ئەمێ کاک بابەکە ئەگە بتوانێت بە وتەیەک لەگەڵمانە بەشدار بێت زۆر سپاس یەکەم. سپاس. ئەم کاتتان باش بەخێر بێن. سەرەتا پیرۆزبایەکەم لە کاکە ڕێژان بۆ کتێبە جوانەکەی دەستخۆشی لێ یەکەم و هیوادارم کە سەرکەوتوو بە بەردەوام بێت لە نووسینەکانیە و دوای ئەو دەستخۆشیەکەم لە ئەنستیتۆی کەلەپوری کورد مامۆستا مەزاری خاڵقی کە کەسێکی و کاکە ڕێژان لەلای ئەوان پێگەیشت و فێر بوو مای بەڕاستی شانازیەکەم ئەنستیتۆ لە سلێمانیە توانیوێتی کاری زۆر باش بکەوە هەم بە کتێبەکانی هەم سیدیەکانی کە کردیان بۆ حەسەن زیرەک بۆ هونەرمەندەکانی تر بەڕاستی مایەی دەستخۆشی و شانازی بوو. من کاک ڕێژان داوای کردن دێ قسە بکەم ئەمەوێت تۆزێک باسی مۆسیقا بکەم باخی مۆسیقا ینی بۆ ئینسان چەند کەلیمێک باز دەکەم دوای ئەمە سەر مۆزوعەکە. نیتشە وتوێتی کە ژیان بێ مۆسیقا هەڵەیەکی گەورەیە. من زۆر بڕام بەو قسەی نیتشە هەیە کە بەڕاستی ژیان بێ مۆسیقا هەڵەیەکی گەورەیە و لەم ڕۆ بایەخی کتێب لەسەر مۆسیقا لە زمانی کوردیە گرنگە لە سلێمان پایتەختی ڕۆشنبیری کوردستان. من حەزەکەم بەدڵنیاییەوە پێتان بڵێم کە ئەم کتێبەی کاکە ڕێژان ڕەنگە بەمەشەوە 12 کتێب لەسەر نەزەریەی یاخود لەسەر تاریخی مۆسیقا نەنووسابێت لە زمانی کوردی لە کوردستانی عێراقا ئەوەی کەم بیزانم. این کتێبەکانی کە لەباری فکری و تیۆری و لەسەر مۆسیقان ئەوەندە کەمن کە ئینسان ناتوانێت ینی بڵێ شانازی پێ بکات لە شارێکی وەکو سلێمانی پایتەختە ڕۆشنبیری کوردستانە ئەوەندە کەمە کە حەیفە بەڕاستی ینی هان نەدەین بۆ کتێبی تر لەو بارەیە بنووسرێت. جەدەلێکی زۆر لەسەر مۆسیقا هەبوو لە کۆنەوە خۆتان نەزانن کە حتا لە دینی ئیسلامیشە ئایا مۆسیقا هەبێ نەبێ ئایا ئەمە شەرعیە ناشەرعیە. لەو ڕۆم شتێکی خۆشم لەبیرە هی مەولانە جەلالەدین ئەیجەڕمەوە هەر بە خۆشی بۆ ئێوە ئەڵێ ڕۆژێکیان مەولانە جەلالەدین لە گوێ لە مۆسیقا گرتووە خەریکی سەماع بووە. سەماع ینی جۆرێک لە ڕەقسیشی تایە خۆتان نەزان ڕەقسی مەولەوی لە تورکیا باوە ینی لە کاتی نوێژە یەن بۆ لای ئەڵێن جەنابی شێخەوە کاتی نوێژە و نوێژەکەت بکە ئەویش دەڵێ ئێمە لە نوێژین ینی مۆسیقایە ینی وەکو نوێژ وایە بۆ ئێمە ینی باخی مۆسیقا لەلای هەندێک لە پیاوە گەورەکانی دیانەتیش گرنگە. بۆیە من دەستخۆشیەکەم لەم کارە بە تایبەتی بەشی خۆراسانی کتێبەکەی کاکە ڕێژان زۆر جوان نووسیوێتی بەڕاستی کە جگە لە بایەخی تەمبور لە ناوچەکە مێژووی خۆراسانیش جێڕاوەتەوە کە کورد چۆن لە زمانی شەعەباس لە دوای شەڕی چاڵدران گوازراوەتەوە بۆ مەنتیقەیەکی دوور لە کوردستان و خەریتەکەشی داناوە جگە لەوەی کە بایەخی و ڕوونکردنەوەی ئامێرەکانی کە بەکارهاتوە لە کوردستانە جا ئامێرەکان هەواییە ژێیە مسیە ئەمانە هەمووی بەڕاستی کار لەسەری نەکراوە. یعنی ئینسان ناتوانێت بڵێ کتێبخانەی کوردی لە ڕووی سیاسیەوە زۆر دەوڵەمەندە زیاد لە حەدی خۆ بەڵام لە ڕووی مۆسیقاوە بەحەقەت بەداخەوە زۆر پڕ لە کەم و کورتیە. بۆیە من دەستخۆشیەکەم لە کاکە ڕێژان بۆ کتێبەکەی و هیوادارم بەردەوام بێ و ئەم کارەشی کارێکی مەیدانی ینی کارێکە کە هەر نەچووە لە کتێبی تر دەریبێنێ خۆی گەڕاوە بە شوێنەکانی کوردستانە گوند بە گوند و شار بە شار هەوری داوە کە معلومات کۆ بکاتەوە. بۆیە بەڕاستی مای شانازی دەستخۆشیە من سپاس یەکەم و دیسان بەخێر بن هەموو لایەکتر. زۆر سپاس.